باڵێزی پێشووی ئەمریکا لە سووریا ڕۆبەرت فۆرد و ژمارەیە کەسایەتی سیاسی کورد وەکو مەشعەل تەمۆ و ساڵح موسلیم ئەنجامدا. لە هەولێریش قۆنسوڵی گشتی ئەو کاتی ئەمریکا ئەلێکس لارکسیس لە بینای دیوانی سەرۆکاتی هەرێم لەگەڵ 14 پارتی سیاسی کورد سووریا کۆبوویەوە. بەڵێ ڕۆژاوا دتەفگەرن کوردی هەنا ئەنە کەسە هەیە و تەفدەم هەیە. أنا كسا هين بارتشكش أوبوزيسيون سوري يعني تكليا أمريكا لقل أنا كسا تكليكي لقل أوبوزيسيون سوريا تكليا مباشر نينا تكليا ديركت نينا بەپێی بە دواداچونێکی ڕۆژنامەوانی ڕۆژنامەنووسی دیاری ئەمریکی جەیک هێس بۆ گۆڤاری فۆرن پۆلیسی ئەمریکا بە ڕەزامەندی تورکیا و بە ئاگاداری دەستگای هەواڵگری ئەو وڵاتە میت کۆبوونەوەکانی ئەنجامداوە. تورکەکان ڕەزامەند بوون بە کۆبوونەوەی ئەمریکا و کوردەکانی سووریا بەڵام ترسی تورکیا لە یەک پارتی سیاسی بوو ئەویش پێیەدە بوو کە لە سەرەتادا تورکەکان ڕەزامەند بوون بە پەیوەندی سنووردانی نێوان ئەمریکا و پەیەدە بەڵام پاش ئەم کۆبوونەوەیەک لە ژێفشاری تورکەکان ئەمریکا لە دانیشتەکانیان لەگەڵ پەیەدە کشانەوە. لە سەرەتادا استراتیژی ئیداری ئۆباما بریتی بوو لەوەی سیاسەتی خۆیان دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پرسی سووریا لە ڕێگەی تورکیاوە جێبەجێ بکەن بۆ ئەو دەستکەوتانی کە دەیانویست دەستی بخەن. ئەگەر تەماشاکەی ڕێک ئەمە ڕوویدا لە پرسی سووریادا بەتایبەت لە مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ یەپەگا بارزانی هاوپەیمانی تورکیایە و دۆستی ئەمریکاشە و تورکیا و ئەمریکا پەکەکە وە گروپێکی تیرۆریستی سیر دەکەن. دیارە بارزانی ناکۆکە لەگەڵ پەکەکە و پەیەدەش هاوبیری پەکەکەیە. ئەم سێلایەنە بە هیوای ئەوە بوون کە نارەکانی پەیەدە کۆبکەنەوە و یارمەتیان بدەن دەتوانن هاوبەشێکی بەهێزیان هەبێت لە ڕۆژاوای کوردستان. أنا براستي بريا شورشا 2011 سوري تتكليد ناف برا أمريكا دا وكردان لسوري تكليا ديركت نبو براستي أريد تكليكي هندك بول سر معفن مروفا سر مثلا رجيما سوري ودامستاندنا رجيما سوري سر مثلا كردي لسوري وەکودی وەگوتی تێکەلیکی گەورە ناوبەرە ئەمریکا و کوردین سووری نەبوو یەکجار بەریا 2011. ئەمریکا دەیویست تورکیا ئەو ڕۆڵەی بۆ ببینێ لە ناوچەکە لەبری ئەوەی پەنا بۆ کوردەکانی سووریا ببە یان ناچار ببێ بە بەشداری میلیشای شیعەکان بەڵام ناکارایی تورکیا دەرفەتی بۆ هێزەکانی تر کردەوە. پەیوەندی نێوان ئەمریکا و پارتە سیاسیەکانی تری سووریا بەهێزتر بوو. ئەمریکا لە ڕێگەی قۆنسوڵەی گشتی لە هەولێر پەیوەندی ڕۆژانەی لەگەڵ پارتە کوردیەکانی سووریا هەبوو و هانی دەدان پەیوەندی بکەن بە ئۆپۆزیسیۆنی گشتی سووریا. بۆ ئەم مەبەستە ئەمریکا هاوکاری مادی بۆ چەند بوارێک پێشکەش بە پارتەکانی ناو ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسە کرد. بە هاوکاری بارزانی و بە ڕەزامەندی تورکیا هێزێکی کوردی ڕاهێنرا و ئەم پارتانە دامەزرێنرا. بەڵام گۆڕانکاریەکانی سووریا و ئەوەی لە ئەمری واقعدا حکمی دەکرد بەدلی ئەمریکا و تورکیا نەبوو. provided support to them through its allies in the region like Turkey. They might be able to تورکیا و ئەمریکا دەستیان کرد بە کۆکردنەوەی ئەو هێزە کوردیانی سووریا کە لە پارتی دیموکراتی کوردستانەوە نزیک بوون. مەبەستم ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا ئەنەکەسەیە وەروەها ئۆپۆزیسیۆنی سووری کە لە ئەستەمبول بوون. بە تێپەڕبوونی کات ئەمریکا دەرکی بەوە کرد کە ئەنەکەسە هیچ کاریگەریکی نییە لە ئەرزی واقعدا لە ڕۆژئاوا بۆیە بڕیاریاندا گفتوگۆ دەست پێ بکەن لەگەڵ پەیەدە بە شێوەیەکی نهێنی وەک ئەوەی کە ڕۆبەرت فۆرد باڵێزی پێشووی ئەمریکا لە سووریا بەمنی وت. ئاڵۆزیەکانی سووریا و لاوازی بەرەی ئۆپۆزیسیۆنی سووری دەرفەتی هەڵکشانی بەهێزێکی نوێ بەخشی کە ئەوی ژێکینەکانی پاراستنی گەل بوو کە تاکە هێز بوو بە چەک و توانایەکی سەربازی کەمەوە بتوانێت ڕوبەڕووی داعش بێتەوە لە سووریا. پەنتاگۆن بە پەرۆشیەوە بە دوای هاوبەشی بەهێزدا دەگەڕا لە سووریا. لەم کاتەدا کوردەکانی سووریا وەک هێزێکی کاریگەر دەرکەوتون. پەنتاگۆن زۆر لای مەبەست بوو ڕێگاکانی گەشتی هاوکاری و شەڕکەری بیانی بەسەر داعشدا دابخات وەک ئەوەی تەڵ ئەبێز و ئێستاش لە نزیک جەرابلوس هێزەکانی پێدە توانیان ئەمە جێبەجێ بکەن. هەروەها هێزە کوردیەکان ئەو هێزن کە زۆرترین سەرکەوتیان بەرامبەر داعش بەدەستێناوە بەتایبەت کوردەکانی سووریا. of the alliance that is achieving the most success right now against ISIL. لێ پشتی 2012 پشتی گۆ هێزن یەپەکە دەست پێ کرد لە سووری و پشتی گۆ ئەمریکا دیت گۆ هێزن یەپەکە و گۆتی پارچەکی خورتن لە سووری
تا گۆمگانە کۆبانێ پشتار کۆبانێ دەست پێ کرد هینگی ئەز کارم بێژم تێکەلیکی دیرێکت دەست پێ کرد ناوبەرە ئەمریکا و ناوبەرە کوردە. هەبوونە داعش ناوبەینە YPG و ئەمریکا چێ کرد. داعش تو نەبووە ئەمریکا و YPG و یەپەگە ئەس باوەڕ ناکەم یەک ماسێدا ڕوونشتنە. کۆبانێ بووە خاڵی بۆ سەرخات کە تیایدا ئەمریکا چیتر نەیتوانی خۆی پەیوەست بکات بە هەڵوێستەکانی تورکیا سەبارەت بە ڕۆژاوای کوردستان کە هەندێک جەربەزەیی شەروانان لە بەرامبەر داعشدا بە هۆکاری هاتنە سەرخەتی ئەمریکا ئەژمار دەکەن. بەڵام هەندێکی تر هەڵوێستبوونی پیەپەگە و پنتاگۆن لە سووریا بە گرنگترین ئاماژەی پەیوەندی بەهێزی شەروانان و سوپای ئەمریکا لە قەڵەم دەدەن. من پێم وایە ئەگەر داعش بۆ شڕیە هێرشی نەکردایەتە سەر کۆبانی و هێزەکانی یەپەگە هاوبەشی ئەمریکا و کوردی سووریا ڕەنگە ڕووی نەدای. ئەتوانم بڵێم کە کورد زۆر بەجددیتر لە ئێمە لە مەترسیەکانی داعش گەشتون چونکە ئەوە هەڕەشەیە بۆ سەربوونیان کە بە پێچوانەی ئۆردوگان کاڵێت پێویستە سەرەتا ئەسەد بڕۆخێنین چونکە ئەسەد هۆکار بۆ سەرهەڵدانی داعش. بەڵام ئەمریکا و کورد باوەڕیان وایە هەڕەشەی سەرەکی بریتیە لە داعش لە ئێستادا. ئێرە پنتاگۆنە لێرە بۆ یەکەم جار پلانی هاوکاریکردنی شەروانان و ڕزگارکردنی کۆبانێ داڕێژرا. ئەو کاتێک کە شەروانان دەرگای کۆشکی سپی و وەزارەتی دەرەوەیان بەڕوا داخرا بوو. بەڵام بەرپرسانی ئەم بینایە پیان وابوو شەروانان ئەو هێزەیە کە لە سووریا ئەمریکا دەتوانێت پشتی پێ ببەسێت. لای ئەمریکیەکان ویستێک هەبوو بۆ نزیکبوونەوە لە یەپەگە. هەر بۆیە سەرڕای فشاری زۆری تورکیا ئەمریکا ئامادە نەبوو یەپەگە وەک هێزێکی تیرۆریستی بناسێت. هەرچەندە ئەمریکا دڵنیا بوو لە پەیوەندی نێوان پارتێکەکەرانی کوردستان و یەپەگە بەڵام چاوپۆشی لەمە کرد. کۆبانێ ئەو دەرفەدە بوو کە یەپەگە توانی جیهان بەهێز و بەرگریکردنی خۆی سەرسام بکات. لەم کاتەدا بەرپرسانی پنتاگۆن هاتنە ناو گەمەکەوە کە پێشتر تەنیا وەزارەتی دەرەوە مەلەفی سووریا لە لێزدا بوو. هاتنە ناوەوەی پنتاگۆن گەمەکەی لە بەرژەوەندی یەپەکە گۆڕی. پەنتاگۆن زۆر بە پەرۆژ بووە خۆی لە شەڕەڤانانی کورد لە سووریا نزیک بکاتەوە چونکە ئەوان زۆر خێرا توانیان داعش لە تەل ئەبیەز دوورخەنەوە لە جەرابلوسیش پاشەکشیان پێ بکەن و پێشتریش لە کۆبانێ تێکیان شکاندن بۆیە ئەم پەیوەندیە بەهێز بوو لە نێوانیاندا. ئەگەر تەماشای قسەکانی ئەم دوایی سەرۆک ئۆباما بکەیت کە باسی لە سەرکەوتنی هاوپەیمانانی دەکرد سەرجەم ئەو شوێنانەی ئەو باسی کرد کە لە داعش وەرگیراوەتەوە بەدەست شەڕەڤانان و پێشمانگە ئەنجام درراوە و بەتایبەت لە سووریا. بەڵام ئەم بینینە بۆ وەزارەتی دەرەوە جیاوازە. وەزارەتی دەرەوە دەستگایەکی مەدەنیە. ئیشی سەرەکی ئەم وەزارەتە ئەوەیە پەیوەندی باشی وڵاتەکەی لەگەڵ تورکیا بپارێزێت بۆ شەڕی داعش و چەندین پرسی گرنگی تر. ڕاستە ئانا ڕۆژە شەڕە پەنتاگۆن دازێدا یەپەگەی هەست دکە لێ پەنتاگۆنجی پەرچەکی ئەمریکاییە ستیت دیپارتمنت و کۆشکە سپی وانە بە هەڤرە کار دەکەن. حتا ئانا نابینا کووردا و ئەمریکا زێدە تو نەبووە. ئەمریکا دازێدە ئالیکاریە دژمنەی کووردا دەکرد ئالیکاریە پشتگیریە تورکیە دەکرد پشتگیریە سەدام کرد. بیا ڕۆکی نوێە ji بۆ me بیا حملەکی نوێە گاوێکی نوێە. Ez dibêm yani rojên baş pêşiya me dane lazim e em diplomasiya xwe jî xurt bikin gotûbêj navbeyna Amerîkaya û Kurda da xurt bibe. Ez bawerim Kurd ew ê ji vî firsetê îstîfade bikin. پشتی گۆ پشکریە ئەمریکا دەست پێ کرد گۆ پشکریە ئازمانی یەپەکێتکێ هێزن یەپەکێتکێ تێکەلیە سیاسیژی دەست پێ کرد. یعنی ئەس دکارم بێژم تێکەلیە عسکەری دەست پێ کرد پشتوێنا تێکەلیەن سیاسی دەست پێ کرد. هەندێک لە چاودێران تەنیا کۆبانێ بە هۆکاری سەرەکی نازانن بۆ بەهێزبوونی پەیوەندی یەپەگە و ئەمریکا. بەڵکو کاریگەری شێوازی شەڕکردن یەپەگە و پاشەکشەنەکردن لە بەرامبەر داعشتا بەرپرسانی پنتاگۆنی گەیاندا و ئاستەی کە فشار لە باراک ئۆباما بکەن کە هاوکاری زیاتری یەپەگە بکات و گوێ لە بەفشارەکانی تورکیا نەدرێت. برێد مەگۆرگ جێگری نێردراوی ئۆباما بۆ کاروباری هاوپەیمانی
لە بەرنامەی دیاری چارلی ڕۆژدا دەڵێت سەرۆک ئۆباما بۆ پشتیوانیکردنی شەروانانی کۆبانێ ڕاستەوخۆ پەیوەندی بە سەرۆک ئۆردوگان کرد بۆ ئەوەی لە ڕێگەی پێشمەرگەوە بتوانرێت شەروانانی تر پرچەک بکرێن. ئەمە یەکەمین جار بوو لەسەر ئاستی باڵا بە تایبەتی سەرۆکی ئەمریکا کارێک بکات لە بەرژەوەندی یەپەگە. گرنگی شەروانانی یەپەگە بۆ ئەمریکا تا ئاسێکە کۆشکی سپی بە فەرمی بە تورکیا ڕاگەیاندووە کە بە هیچ شێوەیەک ڕوبەڕووی یەپەگە نەبێتەوە و وەک خەتی سووری ئەمریکا بۆ تورکەکان ئەژما کراوە. کوردەکانی سووریا بە تایبەت یەپەکە داعش وەک هەڕەشەیەکی جدی دەبینن بۆ سەر هەموو لایەک و لە بەرەکانی جەنگدا توانیویانە داعش تێک بشکێنن تەنانەت لە ناوچەکانی خۆیان دووریان بخەنەوە و جۆری شەڕکردنیان کە ئامادەنین هەرگیز سەنگەر چۆڵ بکەن ئەوانی کرد بە هاوبەشی ئەمریکا و ئەمریکا بۆ خۆی بە دوای ئەم جۆرەدا دەگەڕا. هەندێک لە شارەزایان هاوتابوونی استراتیژی ئیدارەی ئۆباما لەگەڵ شەروانان بە هۆکاری بەهێزبوونی پەیوەندی نێوان ئەمریکا و یەپەگە ئەژمار دەکەن کە بۆ ئەمریکا و یەپەگە سەرەتا داعش و پاشان ئەسەد ئامانجانە. بۆ ئۆردوگان ئەساد هەڕەشەی یەکەمە، کوردەکان دووەم هەڕەشەن، چونکە ئەو نایەوێت تەشەنەکردنی کوردەکان ببینێت لەوە زیاتر. ڕەنگە سێم هەڕەشە بۆ ئۆردوگان داعش بێت، هەرچەندە هەندێک پێیان وایە ئۆردوگان داعش بە هەڕەشە نابینێت، بەڵام بۆ ئەمریکا ئەمە زۆر جیاوازە. داعش هەڕەشەی یەکەمە و پاشان ئەسەد و ئەمریکا کورد بە کێشە و هەڕەشە بۆ سەر خۆی نابینێت. It's very different. For the U.S., the order is ISIS is far and away the number one problem. Assad is the number two problem. The Kurds are not a problem. هەندێک ئایندەی پەیوەندیەکانی ڕۆژاوای کوردستان و ئەمریکا دەبەستنەوە بە بوونی داعش. بەڵام شارەزایانی دۆخی سووریا خۆگونجاندنی ڕۆژاوای کوردستان لەگەڵ گۆڕانکاریە نوێیەکان بە گەرنتی مانەوەی ئەو پەیوەندیە دەزانن. بەڵام شارەزایەکی بواری تورکیا پێی وایە پەیوەندی نیوان ئەمریکا و یەپەگە تەنها لە چوارچێوەی داعشدا نییە، بەڵکو لە پنتاگۆن و ناو کۆشکی سپیش ویستێک هەیە بۆ زیاتر نزیک بوونەوە لە کوردی ڕۆژئاوا و یەپەگە بە تایبەت. بۆ مەبەستەش ئەمریکا هەنگاوی ناوە. ڕەنگە نەتوانین پێشبینی کۆتایی هاتنی داعش بکەین، بەڵام بۆ وەڵامی ئەم پرسیارە دووشت کاریگەرن. یەکەم ئەوەی کە کوردەکان بەردەوام بن لە هەوڵەکانیان بۆ تێکشکاندنی داعش، دووەم پەیوەندی خۆیان لەگەڵ تورکیا ئاسایی بکەنەوە. بەڵام ئەگەر تورکیاش بە شێوەیەکی کارا بێتە ناو شەڕی داعش، ڕەنگە ئەمە پەیوەندی نێوان کورد و ئەمریکا لاواز بکات. بەڵام ئەوەش ڕاستیە، ئەمریکا ئێستا لە هەموو کات زیاتر ویستی هەیە بۆ نزیکبوونەوەی لە کوردی سووریا. بۆ مەبەستەش لە ماوەی ڕابردوودا نوێنەری کانتۆنەکانی ڕۆژئاوا سینە محەممەد بە فەرمی بانگێشی ئەمریکا کرا و لە وەزارەتی دەرەوە چەندین کۆبوونەوەی گرنگی ئەنجامدا. تێکەلیەن سیاسی دەست پێ کرد. vê demên dawî hinek gotî nûênerên hikûmeyê Amerîkî hinekî ji aliyê pêdê ji aliyê tevdem dîtin buwar rûniştin têkelîkî siyasî dest pê kir lê hîn ve gotî ne bi şêwayekî vekiriye ne bi şêwayekî mezina lê belê dest pê kir. It's too early to tell, and I think the main point is right now the U.S. relationship with the Syrian Kurds, it's a very limited relationship. They're providing بە بڕوای من هێشتا زەرورە باس لە بەهێزبوونی زیاتری پەیوەندی نێوان ئەمریکا و ڕۆژئاوای کوردستان بکەین. پەیوەندیەکە لە ئێستادا زۆر سنووردارە، زیاتر پشتیوانی ئاسمانی هەیە. هێشتا ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ چێکیان پێنادا و ڕاهێنانیش بە شەڕوانان ناکات. ئەگەر ئەمە پێش بکەوێت ئەتوانین بڵێن پەیوەندیەکە بەرەو استراتیژی بوون دەڕوات. And one thing I'll point out, I think while the US has not yet هەرچەندە ئەمریکا هێشتا دانی بە ئیدارە سەربەخۆکانی کوردانە ناوە لە سووریا، هۆکارەکە شێوەیە کە ڕەتکردنەوە ناڕزایی توندی بەرەی ئۆپۆزیسیۆنی سووری هەیە، چونکە هێشتا ناسیۆنالیستی عەرەبی لەم بەرەیەدا بەهێزە. بەڵام بە بۆچنی من ئێمە بەرەوەوە ڕۆین کە دام بە ئیدارە کوردیەکاندا بنرێت. ئەگەر تەماشاکە ئەمریکا ماوەی پێشوو ئۆپۆزیسیۆنی سووری ڕازی کرد کە ناوی سووریای داهاتوو بنێن کۆماری سووریا نەک کۆماری عەرەبی سووری، چونکە ئەمریکا نایەوێت ناسنامەی سووریای نوێ عەرەبی بێت بە تەنیا بەڵکو وڵاتێک بێ بۆ هەمووان بە کوردیشەوە. ڕێ دڕێ هەنە پێشیە تورکیەدا یاوێ شەڕ بکە پێشیە کووردا بگرە
یاژی ئەوێ دەست باێژە ئاشیتیە گۆتوبێژ نیقاش خبردان و ئەوێ دها زێدە ئەمبێژن ڕێ veke ji bo ticaret ji bo zengîniya Tirka ji bo aşitiya Kurda zengîniya Kurda points in the US-Turkish relationship where there were frictions between them like during the invasion of Cyprus for ئەزانی ئەمریکا هەموو شتەکانی خۆی بە تورکیاوە نەبەستوتەوە ئەوە دابەشبوونیش لە نێوانیان هەیە بۆ نمونە لە پرسی داگیرکردنی قوبرس شەڕی کەندا و کاتێک کوردستانی باشوور دامەزرا دوای شەڕی عێراق بەڵام هەموو کات تورکیا و ئەمریکا ڕێگە دەدەستنەوە بۆ پێکەوە کارکردن چونکە ئەمانە پەیوەندی دامەزراوەی لە نێوانیاندا هەیە پەیوەندی بە ئۆبامایان ئۆردوگانەوە نییە ئەگەڕێتەوە بۆ سەدەمی دامەزادنی ناتۆ من بارودۆخی دامەزادنی باشووری کوردستان بیردێنمەوە لە سەرەتای نەوەدەکاندا کاتێک ئاوپەیمانی نێودەوڵەتی ناوچەی دژەفرینی دروست کرد تورکیا یەکجار تووڕە و نیگەران بوو و بۆ ماوەیەک ڕێگەی لە هاوکاری نێودەوڵەتی گرت کە بگاتە کوردستان بەڵام دواتر ناچار بوو بە شێوەیەکی ئاشتیانە ئەمری واقع قبول بکات هەرچەندە زیاتر پەیوەندەکە لە نێوان بارزانی و ئۆردوگاندایە نەک پەیوەندی دامەزراوەی بەڵام ئاستێک لە قبولکردنی کوردستان هەیە درەنگیان زوو تورکیا ناچارە مامەڵە لەگەڵ ڕۆژاوای کوردستان بکات ئەو 3 ملیۆن کوردەی سووریا شتێک نییە لە بەرچاو نەمێنێت ئەوانە تاکە هێزن کە توانیویانە حکوومەتێکی خۆجێیی تا ڕادەیەک ئارام دروست بکەن سەرڕای ئەو هەموو ڕەشانە ئەوەش لە بەرژەوەندی تورکیا و ئەمریکا و کوردیش دەبێت ئەم سیانە پێکەوە هەماهەنگ بن کوردی ڕۆژئاواش بەلایەنە و گرنگە پەیوەندیان لەگەڵ تورکیادا هەبێت بە بڕای من ئەگەر سووریای نوێ دروست بێت ئەوە کورد کاراکتەری سەرەکیە بێ و ڕەنگە شتێکی هاوشێوەی ئەوەی لە عێراقدا هەیە دروست بێت ئەوەش ویستی ئەمریکایە هەرچەندە بەهۆی ناکۆکیەکانی ئەمریکا و تورکیا سەبارەت بە دۆخی سووریا ڕۆڵی کورد لەو نێوەندەدا هاتە پێشەوە بە بۆچوونی شارەزایانی دۆخی تورکیا بوونی سنوورێکی درودرێژی نێوان ڕۆژاوای کوردستان و تورکیا وا دەخوازێت کە ڕۆژاوا پەیوەندیەکی باشتری لەگەڵ حکومەتی تورکیادا هەبێت